بعضیان لەو وەستا بەڕێزانەی کە بینا دروست دەکەن نایان معاملەیەکی یاسایی بکەن تەلەکان بەدار دوورەخەنەوە. ئێمە وەک بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سلێمانی ڕۆژاوا سیانەی ڕاپەڕین. ئەم شەو بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی کە لە شارەکەمان باری زۆرترین فیدرەکانی ناو شار بوون بە شۆر. ئێمە وەک سیانەکەمان 5 فیدرمان کەوتووە. ئەم کەوتنی فیدرانش بەهۆی بارانبارینەوە هۆکارەکە شێوەیە زۆر جار فنجان یاد شەکل ئەو درزەی کە تێ ئەبێ بە هاوینە لە کاتی تێچوونی بارانە ئەم فیدرابێ بە شۆرد و تەواوی منتەقەکە بێ کارەبا بێ. یا زۆر حاڵەتی وا هەیە کەم بەیانیە گەڕاوینەوەی کە لەسا لە پێش چاوتانە بعضیان لەو وەستا بەڕێزانەی کە بینا دروست دەکەن نایان معاملەیەکی یاسایی بکەن تەلەکان بەدار دوورەخەنەوە و ئەو دار و تەختەیەش کە ئەنرێ بە بیناکانەوە ڕەبتەکرێتەوە لەگەڵ بیناکە کاتی دارەکە تەڕەبێ ئەبێتە هۆی کەوتنی فیدرەکە و تەواوی منتەقەکە بێ کارەبا بن. بەڵام ئێمە تیمەکانمان وەک سیانەی ڕاپەڕین و تەواوی سیانەکانی تر لە شاری سلێمانیە و بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سلێمانی و گشتی هەموو لە ئامادە بەشیان و بەیانی زوو لە سعات 4 بەڕێز بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای سلێمانی ڕۆژاوا و بەڕێز بەڕێوەبەری گشتی لە پەیوەندییا بووین و تەواوی ئەو خەلالانەی کە لە ناو شارایە لە محەتەکانە دیاریمان کرد و تیمەکان لەشیان ساغ بێەوەی بینن لە سعات 4 لە گەڕانان لە کۆڵانەکانە ئەم کاتەیە تقریبا لە سا 80 کێشەکان کۆنتترۆل کراوە کارەبا گەڕاوەوە بۆ گەڕەکان و هەموو کێشانەی کە ماویشان ئێمە لە حاڵەتی ئامادەباشیین و تیمەکانمان بەردەوامن هەتا کێشێک لە شاری سلێمانیان بمێنێ ئێمە بەردەوامە بین و لە خزمەت هاوڵاتیان نین.